لە هەڵەبجە ڕاوبۆچوونی هاوڵاتیان لەبارەی برارێکی وەزیری ئەوقاف بۆ کۆنتڕۆڵکردنی خولی لەبەرکردنی قورآنی پیرۆز وەردەگرم. بەپی بڕیارەکە هیچ ناوەند و ڕێکخراوێکی ئیسلامی بۆی نییە بێگەڕانەوە بۆ ئەوقاف خولی فێرکردن و لەبەرکردنی قورآنی پیرۆز بکاتەوە. دابوونەریتی هەم کۆمەلگا ناگونجە کۆمەلگای کوردی و هەم لە هیچ مسلمانەوەی پێ قوبوڵ نییە. ئەگەر ڕاستی بێ کەس ئەوەی پێ قوبوڵ نییە. ئایکی سەرشانی مسلمانە هەموو کەسە لە ئاستی خۆی بە هەر شتێک پێ ئەکرێ تەنانەت ئەگەر بێتە سەر شەقامیش دژی ئەو بڕیارە بۆ سەر چونکە تۆ ئیتر سوکاتی بە دینەکە دەکرێت. ئەگەر دینەکەت قەدەغە لێکرا قورئان بخوێنی پەیڕۆ پرۆگرامەکەت جێبەجێ بکەی ئایا ئەو وەکو حیزبێکی ئەلمانی بڕۆ پەیڕۆ پرۆگرامەکەی قەدەغە بکە بزانین چیت لە بەرامبەرەکات. ئەی تۆ وەکو مسلمانەت چۆن ڕازی ئەبێ پەیڕۆ پرۆگرامەکەت کە بەرنامەی خوایە و بۆ هەموو مرۆڤایەتی و بۆ ڕزگاربوونە لە ئاگری دۆزەخ ڕازی بیت کەسێکی ئەلمانی هیچ لە بارانە بوو ئەو بەرنامەی بە تۆ ڕاگری و قەدەغەی بکات لە تۆ. ئێمە شانازی پێوەگەن بە پسڵانی نیان بە لەشکە نیان بە حیجاب. ئێمە لە ئەومانە نەوێ خۆمان یعنی بە پسڵوان دانانی هەر لە بیدایەتی دروستبوونی ئەمانەوە دروستبوونی ئەمانەوە بە ناحاڵەتی دروست بوون و بە ناحاڵەتیش لە دنیا تێگەشتون. اینجا دوایەوەش با پێ بەڵەمان هەر لە بیدایەتی دروستبوونیانەوە بۆ دژایەتیکردنی ئەم دینە دروست بوون. بەشێک لە وڵاتیانیش دەڵێن قورآنی پیرۆز هێڵی سوورە وەرکەس دژایەتی قورآنی پیرۆز و مزگەوت بکات دژایەتی خوای گەورەی کردووەواش جێگەی قبولکردن نییە. من خۆم نفسی خۆم قبولم نییە قبولی ناکەم پێم ناڕاحەتە ئەگەر دەسەڵاتیشم نەوێت وەقساوە قسەیەکەم خۆ دەسەڵاتم نەوێت یەکێ بکوژم و دوو بکوژم بۆ من ناکوژێت بەڵام ئەگەر خۆ دەسەڵاتم نەوێت ئەتوانم قسە بکەم. تەواوە من وەکو پێم وتی شتەکە مادەم گشتگیرە هەر شتێک بکەن ناتوان دینی ئیسلام لەکەدار بکەن. ئەمانە بەزەوەی کۆتاییان هاتووە و تاکە شتێک ماوە خۆیانی پێڵبواسن و خۆیانی پێ زوینەکەن و دینی ئیسلامە چونکە زانن هەموو کەس لەسەر دینی ئیسلامی دەجوە. ئەو چۆن ئەتوانێت میلەتێک لە سانەوە پێنجی موسڵمانی ئەو قەرارێ دەرکات چۆن ئەتوانێت ئێوە هەر قبولی ناکەین لێ. بڕیاری وەزارەتی ئەوقاف بۆ سانسۆر خستنە سەر و ڕێگەدەدان بەکردنەوەی خولەکانی قورئان خوێندن و پەروەردەی ئیسلامی لەلایەن ڕێکخراوە ئیسلامی و ناوەندە پەروەردەیەکانەوە لە کاتێکدایە چەند ڕۆژێکی کەم بەسەرهێنانە پێشەوەی هەمواری یاسای توندوتیژی خێزانی لە پەرلەمانی کوردستاندا تێنەپەڕیوە کە کاردانەوەی گەورەی لێکەوتەوە و لەژێر فشاری پەرلەمانتارانی ئیسلامی و ڕایگشتی کوردستاندا ئەو فراکسیۆنانەی پرۆژەکەیان واژۆ کردبوو ناچارکران دەستبەرداری ئەمارکردنەوەی پرۆژە یاساکە بن. وروژاندنی دوو پرسیێستیا لە چەند ڕۆژێکدا کە ڕاستەوخۆ بەر شعور وەست و ویژدانی خەڵکی کوردستان دەکەوێت لەلایەن دەسەڵاتەوە ئەگەر ئێمە بێت بۆ شتێک ئەوە ئێمایە بۆ پیلانی کێمەلایەنە بۆ ئامانجگرتنی خێزان و ئاینی کۆی کۆمەڵگەی مسلمانی یەریمی کوردستان. ئەماش هێزە ئیسلامیەکان بە تایبەت و خەمخۆرانی دین و ژینی خەڵکی کوردستان بەگشتی ئەرکدار دەکات بە گژوە پیلانێکدا بچنەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.